برا گوجرو سليماني ببين سليماني عشاري من دالي لسليماني بينو لرمضان جابين بو كيو بشينو كيو خوشة جل رمضان وأمو بخواردن خوشينا وصولة كان زايد شي لا حفتيك عقد سير روج مريش ما نبيت شو الروج وكنت روج هرها معنا لما الله بس عقوبهم سڵاوتان لێ بێم کاستان باش لە شارە جوانەکەی سلێمانی خەڵکی سلێمانی بۆ ناساون کە کەسانی زۆر قسە خۆش و دەم و گفت شیرینن بە جۆرێک ئەگەر لێرە کاسبی و کاری بەقاڵی بکەی مشتەکانت لە کاتی کڕینی کیلویەک سێوە پێ دەڵێن دەستەکانە خۆش بێ خاڵێکیان بە ساقەو بووم زۆر سپاس دەکەم ئەگەر بێت و میوان بی ئەوە ڕاستەخۆ پێ دەڵێن بەخێر هاتی سەر هەردوو چاومان ئەی بۆ نایی لێرە میوان بیت وەرە با بچینەوە بۆ ماڵی خەوان ئەگەر بێت و پێویستیشت بە شتێک بێت بەبێ سڵکردنەوەتوانی داوای هاوکاری لە خەڵکی ئەم شارە بکەی لەبەروی ئەوان هەمیشە ئامادەیان تێ شاری سلێمانی خاوەنی دەیان تایبەتمەندی جیاوازترە بە تایبەتی لە شەوانی ڕەمەزاندا شارێکی زۆر زیندوە لەگەڵماندا بن بۆ ئەوی هەندێک تایبەتمەندی ئەم شارە جوانە و ئەم خەڵکە شیرینەتان بۆ ببازن. لو کردۆ سلێمانی بەجێبێڵی بگەڕێتەوە بۆ دیالە؟ نەوەڵا قەت بۆ لەبەر تەمەنم 30 ساڵ کاتم بۆ سلێمانی هەر لێرە هەموو شتێ فێر بووم ئیش و خەڵک و هەموو خەڵکەی ناسی لێرێ و شوێنەکان هەموویان ناسی لەکوێ و هەموو شتێ فێر بووم لە سلێمانی لێرەش فێری زمانی کوردی هەموو شتێ بەڵێ چ تایبەتمەندێکی تریە لە سلێمانی زۆر سەرنجڕاکێشە؟ وڵی خەڵکەکەی زۆر باشە ینی لەگەڵ بە سایمە خەڵکی ئەرەنی نێمە تقریبا 20 ساڵە لێرە ئاژین بەڵێ ئیتر ینی لەو 20 ساڵەیە هیچ کێشە و مشکلمان بۆ دروست نەبوو ینی هەر وەکووا بێ لە خاک و نیشتمانی خۆمانە دانیشتوین هەر وەکووایە برای یەکترین ینی هیچ فەرق و جیاوازیەکمان بۆ دروست نەبوو بۆ نمونە بچین بۆ دیالە و هەست دەکەم کە لە خاکی خۆمە ڕۆشتمەتە دەرەوە بێ بگەڕێمەوە بۆ باوەشی دایکم وەکو ئاوە هەست بۆ سلێمانی لەکوێی سلێمانی بەتایبەتی ساڵەکە تر سلێمانی خۆی ئێمە 24 ساعت لە سەهۆڵەکەینی تر ینی خۆی ساڵەکە شوێنە تایبەتەکەی سلێمانیە سەهۆڵەکە بێ بۆیان جادەی پۆزەکە بێ یان بازاری گەورەی سلێمانی تر هەر ئەو سێ شوێنە بە تایبەتی لە سلێمانیە زۆر بەناوبانگن نەک بۆ نمونە من باسیەکەم کە لێرە دانیشتوم هەر وەکو بۆ نمونە گەشتیاری عەرەب هەر پێی وایە ئاوایە ینی هەر سەهۆڵەکە ینی دڵی شارەکەیە توانی بڵێ سلێمانی لە ڕەمەزان هەزەوە خۆشە بە تایبەتی دەدوای بەربانگەوە هاتنە دەرەوە و یانجا هەندێک کەس بۆ تەراوی هاچێ هەندێکیش یەتە دەرەوە بۆ هەندێکیش بۆ سەر و پێی شەو دوای 12 و 1 و 2 ئەوان دەزێمەشی لێ بۆ وەڵام من نەوەڵا بەس ئیتر ئۆریش هەندێک جار من زۆر حەزم لە بەربانکردنەوەی ڕاستە ئەڵێن خەڵکی سلێمانی زۆر خۆشخۆرن حەزیان لە خواردنی زۆر خۆش چەور و ئەنجا خەست و خۆڵ بێت زیاتر خواردنی ئێمە چەوری پێوە نەبێ ناخورێەوە هیچ کەبابەکەشمان دیارە کەبابی سلێمانی تایبەتە ئەو کەبابە لە بەو هیناکرێ هەر چەوری هێویش لەبەرەوە خەڵکی سلێمانی زۆری حەز لە خواردنە ئێمە خەڵکی سلێمانی مەشهورە بە یاپراخ ئەو یاپراخە لە هەندێک شوێن زۆر سادە دروستەکرێ بەزای ئێمە بەراس و کاکرێتە ژێری ئەنوا هۆشکار بەئینجان ئەو هەموو تام و لەزەتی بۆ دروستەکرێ بە ڕاستی جیاوازی چیەکی ئەوە لێرە لە بازاڕەکە بەتەنیای بەرباچن قاوە قسەش بێت منیش حەز دەکەم خانێکی خۆشی لێ لەوێ ئەچینەوێ قاوەیەکە خۆین لەگەڵ شار چۆنی لەگەڵ شار لەگەڵ ڕەمەزان چۆنی خۆشە جۆگەی خۆشم خۆشە ڕەمەزان فێنکانی هەم سلێمانی ئەڵێن سلێمانی کەوتە ڕەمەزان یەکسەر سەهۆڵەکە بە تایبەتی شەوانی ئێرە
زۆر عجیبە جوێکی تایبەت کەشێکی تایبەت زۆر خێزانی وایلێکی تایبەت. زۆر خێزانی لامی خۆشتر ژن و پیا و بەیەکەوە یەتە ئێرە کچ و کوڕ و گەنج و پیر و ناڵ و هەمووی لێرە بینی لە سلێمانی جێکی زۆر تایبەتی هەیە. ئەوێت لەگەڵ جەوی سلێمانیا چۆنی؟ جەوی سلێمانی چۆن دەبینی؟ نیانگیان تۆ خۆ خەڵکی سلێمانی مەلە من باشترە زانی سلێمانی جێکی زۆر زۆر تایبەتی هەیە هەم شارەکە هەم خەڵکەکەی تایبەتن شارێکە پڕە لە زوینی پڕە لە حەیویەت شارێکی جوانە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە خۆمان دەزانی زۆربەی نووسەر و ڕۆشنبیرەکانی کوردستانی گەورە کوردستان بەگشتی لەم شارەیە بوون لەم شارە ژیاون نەک تەنها خەڵکی سلێمانی تەنانەت میوانەکانیش کە ئێنە ئێرە و بێرە تێپەڕەن خوا بە خەڵکی ئەم شارە ئازان ڕەمەزانە هەستەکەی جیاوازیە بێت سلێمانی شتێکی زۆر تایبەتی بۆ دروست ببێت بە ڕەمەزانە خۆشترە خۆشترە؟ زۆر شارەیە لە دنیای بۆ شێوەیە مثلا لوبنان وڵاتێکی وایە بەڕای من ئیتالیا وایە سلێمانیش ئەو جوەی تیا ئەبینم خۆشە بەگشتی خۆش سلێمانی لە ئێستاە چۆنەڵی ڕێک بۆ بە دوو بەشوانە تقریبان جیا بۆتە بەشێکی ئەوەی کە ناو بازار و لای ئەسحابە شعبی پێڵێن حەوزەوشکەکە و قەیسەری نەقی بۆ ئەمانە تا ڕادەیەک شعبیە شوێنەکە بەڵام ئەوە ڤایبێکی خۆی یان جێیەکی خۆی هەیە مەسەڵەن کاتی سەیری بیناکانی ئەوە ئەەکەی پلاستیکیەکیان پێوە دیارە بەڵام لە هەمان کاتا کۆمەڵێک زۆن هەیە لە سلێمانیا کە چۆنەڵی زۆنی مۆدێرنن ینی کە ئەچیتە ئەو شوێنانە جیازی ئەبینی مەسەڵەن ئەمە لەسەر ستایلی کلاسیکە ئەم شوێنایەتی لەسەر ستایلی مۆدێرنن و خۆشە هەردووکی لە شارەکە هیچ فێر بووی لەم شارە؟ وڵی من باسی مەسەڵەن بۆ ماڵی من ئەگەر لە سلێمانیم بۆیە ئەم شتە ئاسانمیان بۆیە بووم بە ئەندازیاریان بۆیە گەیشتم بەم شتە بەسێکی ماڵی من بە مناڵی تەوان حەزم لە بەشی هەندەسە بوو ئەندازیاری باوکم خۆی لەم مەجالانە ئیش ئەکات ئیشی خان و بەرەو ئەم باڵتانە ئیتر کە ئەچین بۆ بازار دایما تەوانەوە کاتە ئەکیدم تۆش ئەزانی گەورەترین چۆڵی بینا لەم شارە باڵەخانە تێل پاڵاز ترکە بەوێ ڕۆشتی سێرمانەکە باکمێت ئایا سەیری ئەو پەنجەرانەکە چۆن دروست کران ئترها لە خۆیەوە لەو کاتۆ شتێ لە مێشکمان دروست بوو حەزمە کرد سەیری ئیشی خان و بینا ئەم شتانە بکەم بەس کە چوومە پۆی دۆنزە تۆزێکها خەڵک تەسیرتەیەەکە حەزم لە بەشە پزیشکیەکان کرد بەس دوای کە تەواوم کرد دووبارە وەکو مناڵیم لێ هاتان هەیە حەز و خولیان بۆ بەشیان دیسی و ئەندازیاری زین و بووە خۆش بوو یعنی تقریبا چوومەوە ئەو ئەجوائەی مناڵی بۆ شێوەیە لە ڕووی تەلارسازی هەستەکەی لە چ هەستێکە تۆ دەمێکە لە ناو بوارە شایشەکەی هەستێکی کاریگەری چ شارێک وڵاتێکی تری بەسەرەوە یا خۆ سلێمانی کاریگەری دروست کردبێت لەسەر هەندێک بیرۆکەی نوێ لە نێو شارەکەیە سلێمانی کە بەناو جادەکانی بازاڕە تێ ئەپەڕی ینی کارکتەری خەڵکی شارەکە لە ناو گەڕەکەکانە ئەبین لە ناو بازاڕە ئەبین لە ناو چۆن بڵێ لە باخی گشتیا ئەبین مەسەن کە چتە باخی گشتی ئەو پەیکەرانە ئەبین یەکسەر تێگەی کە خەڵکی ئەم شارە خەڵکێکی ڕۆشنبیرن خەڵکێکن کە چۆنەڵێگەریەکانە هەڵێرانیان بوو داهێنانیان هەبووە سلێمانی چۆنە هاوکارە بۆ خانمان بۆ ئیش بۆ پێشکەوتن بۆ دەرفەت بێدان بۆ یەکسانی بۆ دادپەروەری بۆ ئیشکردن با ینی حەزەکەم ڕاستگۆ بم وەکو بابەتی ئیشکردن و هەلی کار بەداخەوە کە تەخەڕجەکەی کە جامیعە تەواوەکەی تۆزێک هەلی کار لێرە باش نییە بەڵام ئەمە بۆ کچیان بۆ کچ و کوڕێڵ بۆ هەردووکی وایە بەڕاستی بەڵام ئەگەر هەوڵ بێ ینی زیرەک بی حەزە لە نوێگەری بێ حەزە لەوە بێ لە چەند بوارێکە پێش بکەوی باشە لە چەند بوارێ بزانی ئیشی دەستەکەوێت سلام علیکم چۆنن حاڵتان با دوو دەقە کاتە بگرم
خەڵکی سلێمانی ڕوتایەتی لە ڕەمەزانانە چۆنیان بینیە جوایان چۆنیە والله زۆر باشە بەس نازانم ئەمە باشە بێ یاخراف زۆر پەلەیانە یعنی هەرچیت ئەڵێ من پەلەمە ئەمێ زوو قورباکە مەگرم ڕۆمەوە لۆدەکەش زۆرە یعنی تۆ فریای هەمووی ناکەی هەنێک بازێکیان دڵیان عاجزە بێت یان ئەو شتەی نایەتێکە خۆی ئێوێت چونکە تۆ ناتوانین لۆدەکەی دەنگ بووی جاکەیتەوە تۆ لە 2 کیلۆ خورمایە دەنگ جاکرێتەوە قورسە ئەمە مثل ڕەمەزان هەیە یانش کاتەکانی تریش هەر تۆزە خەڵک سلێمانی پەلەپەلیان وەک بەردەوام یعنی خۆشم وە من جاری وایە پەلەشم نییە بەڵام لە خۆ حەز ناکەی زۆر بۆست ئەمەش خەڵک سلێمان بینیتە چۆن سێرە قساکەم مەزانی وە ناسە خاتری مشتریەکان ئەگرن ئەی خەڵک بە بۆنی ڕەمەزانەوە یان هەر خۆتان خەڵک سلێمانی وایە خاتری خەڵک ئەگرین بە تایبەت ئەو مشتریانی کێنەوە مشتری خۆتان ئەوانی تازن تازەکانی ژۆڵ ئایترێکی سەر تەعاولی ئەڵەن خەڵکی سلێمانی وانی کە کاسبن بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ڕاست لەوەی کە سارەکان بەرز ناکەنەوە لەگەڵۆشە جۆرێک لە خێراتیشیان هەیە ئێتا بەنەر خۆمان کە خەڵکی سلێمانی بین وەک بڵێ وجدانیە حەز ناکەین زیاد لە خەڵک وەرگرین یان خەڵگەڵ خەڵەتێن یا مجامەلی خەڵک بکەین بە نوعێک کە مانەشتێکی بەسەر ئاساکەین ئەی بۆ کەسی بیانیان و کەسی کە خەڵکی سلێمانی نێت لەگەڵ میوان نەچۆن لەگەڵ میوانە باشترین بۆی کە تێبگات ئێمە کە خەڵکی سلێمانین و چۆن میوان دەست تەندروستی چۆنە زۆر سپاس بازارەکە وەرە ئەم دوو بام دێمەوە ئەو دی بازار چۆنە سپاس بۆ خەڵکی سلێمانی خەڵکی شار باشێڕە خەڵکی شار باشێ بکاتە خەڵکی سلێمانی جیاوازی هەیە لێرە لە با بڵێن قاوەی ئەم شارە تایبەت مندێکی تایبەت تان پێیا بێ شتێکە بەنسبەت خۆمەوە قسە لەسەر قاوەکەی خۆ قسە بکەم قاوەکەی من قاوەیەکی عەرەبیە باشە سێ نەوعم هەیە چکلێتی وەسەد سادە باشە و توانم میکسیش بۆ مشتریەکان دروست بکەم ئەم نەوعە یەکەم جارە لە سلێمانی دابنرێ بە عامی خەڵک لە ڕەمەزانە بتێتونەتەوەی قاوە ئەخۆن بۆچی بۆی خەوی لێ نەکەوێت لەگەڵ مشتریەکان تا چوو شێک زۆر بەکارێنی سلێمانیانە وڵی پێیان ئەڵم یەکەم جار میوانی یەکەم جار کە قاوە خۆن ئەگەر یەکەم جاریان بێلم ئەڵم بەبێ مجامەلە میوانی من بە باشە بەبێ مجامەلە بێڵم ها ینی ئەوە بێ هەم ناگوێت بڵێم بێ منەتی ئەوە با بڵین شێوازێکە لەوەی کە کابراوە لێ بکەم جارێکی تر تەرشیحی بکەم جارێکی تر بێتەوە بۆلام سلێمانی بتێتونەوێت بە عام خەڵکێکی کۆمەڵایەتی خەڵکێکی کۆمەڵایەتیە زوو تێکەڵ ئەبێ حەزی لە سوعبەت و قسەی خۆش و ئەوانەیە خۆی گەورە سروشتەکەی وا دروست کردووە ینی تەبیعی ڕێسە ڕەنگە شارەکانی تر جیاواز من تێگەی ئێستا بە نمونە خەڵکی ئەو لێ بڵێ خەڵکیی زۆر میهرەبان و زۆر جوان و زۆر میوان دۆستیشن خۆ ئەوانی شەروان دووەک بە هەمان شێوە یعنی ئەو نەجوانێکە ئەچی بەڵام لە ڕووی قسە خۆشەوە بەڵێ ئینکاری لێ ناکرێت بەڵام خولەکەیەکە ناسی وایە بەتەکید قساکەی نەڵی 2 ساڵەیەکترێ ناسی طبیعیە وایە تر وای لێ سروشتەکە وایە ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەگرەکانی خەڵکی سلێمانی هەتا ئەگەر خواردیش مشتریش نەمای کە ڕۆیشتی پێتەڵێ خوا عافێت بێ ئەڕێک السلام عليكم باشي استاذ باشي استاذ باشي حالا باشا رمضان بازارت چۆنە والله سپاسۆخوا باشە خەڵک چی خۆ چ جۆرێک والله بە زۆری تر ئێمە لە ساعت چوار دەست پێکەن سەفەریمانە بێ و بۆ ئێوارەت گۆشت و مریشک و کەباب و ستاف زیاکەنە و کاتانە الله سەفەریمان زۆرە لەخوا بەزای بەڵێ بەڵێ کەبابەکان نشتیاگە و لە خەمە نەبێ جیاوازی کەبابی سلێمانی لەگەڵ شارەکانی ترا چییە کەبابی سلێمانی بە سەبراسۆ ژێرەکە بە لەبەی بەرخ و کاوڕەکرێ ناسک و جوانە بۆیە بەی حیوانی ناسکەکرێت هیچ تایبەتمەندێکی تری هەیە دەستاوی جیاوازیە بێ دەستاوی بۆ یاڕەوە ناسک و خۆش دەستاوی دەوری بینە زۆریش سلێمانی بۆ بەڵام گۆشتی حیوانی وردە بەکارێنێ کەمەگەی جۆرەکەی جێگا سەبراسو ئەو دوێ حیوانی وردەیە لەبەو سەبراسو لەگەڵ لەبەی کاوڕە توی شارەکانی تر خواردووە ئەرەوەڵا خواردمەوە گێرن وەڵا فەرقی زۆر زۆرە پێشنیارەکەی بۆ کەسانی کە دێن سەردانی سلێمانیەکەن کەبابی سلێمانی تاقی وەڵا بێنە سلێمانی کەباب نەخۆن و گوێ نایبنە سلێمانی سلێمانی شارێکی ڕووناکە بەرەو مۆدێرنبوون ئەڕوات شارێکی کراوەیە پاک و خاوێنە
خەڵکێکی ڕێزداری تایە حەزی لە شتی تازەیە جوانی پاک و خاوێنی جوانی و خەڵکەکەشی هەر خەڵکێکی خۆشخۆری حەز بە ژیانی پێشکەوتوو تامەزرۆی شتی باش و خۆش و ئەم بابەت شتی خراپیتیان نییە. ئەی فەرهەنگ و نووسین و کللتور و ڕۆشنبیریەکەی شارێکی زۆر پێشکەوتۆ لە هەموو ناوچەکانی تر لە بواری ئەدەب و هونەرە پێشکەوتێک. باش هۆکارەکەی چییە بۆ چیە گەڕێتەوە هۆکارەکەی ڕایتۆ؟ هۆکارەکەی زۆر لایانی مێژووی دەوری بینیوە ناوچەیەکە شۆڕشەکان تیا زۆر سەری هەڵاوە جم و جۆڵی نەتەوایەتی بواری ڕامیاری ئەم شتانە هەموو تیا ڕۆڵی بینیوە بووە. خواردنەکان زۆرترین چەورە حەزەکەن خواردن چەورە. باشە خەڵک لێرە دێ داوای چه جۆرێکە کا زیاتر بە تایبەتی لە ئێستا شانی ڕەمەزانیش بە تایبەت زۆرترین مریشک و برنجی خڕ ینی کوردی. باشە ئەوە نهێنی دایما من زۆر لە زۆر شنگم لێ بۆڵێن خەڵکی سلێمانی کە خواردن درستەکان نهێنیکی تایە بە کەسی تر ناڵن بۆی خواردیان زۆر بەلەزەن. وڵی دەستاوی سلێمانی خۆشە. ئەخە دەستا چۆنیانی تر نازانم ئەمە تایبەت بەخۆیانە لەو دا و دەرمانی کە بەکارێنن. ئێستاوانی ئێوە شێفی خاتون دروستێکەیان پێ شێفەکەمان پیاوە سەرق پێ ناکەن ئەڵڵ دەستاوی خاتون نەخێر هەستەکەم زیاتر لەوانە پیاوەکان خواردنیان خۆشتر لێرە. ئەمسا مزگەوتی گەورە چۆن بەڕووی نوێژخانان موسڵمانان ناکرێتەوە لە شانی ڕەمەزاندا بەتایبەتی. منای خوای بەخشندە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خوا کە هەندێک کات کە بە ئێمە بەخشیوە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی عیبادەتی تیا بکەین و لە گوناهی پاک بینەوە زەخیرەیەکی باش بۆ قیامەتمان کۆ بکەین وەکو ئەم مانگە پیرۆزەکەمانی پیرۆزی ڕەمەزانە. مزگەوتی گەورەی شاری سلێمانی ئامادەکاریەکانی مزگەوتی گەورەی شاری سلێمانی لە هەموو ساڵێکی ڕەمەزانە جیاوازە لەگەڵ مزگەوتەکانی تر هەندێک جیاوازی پێوە دیارە بە بۆنەی ئەوەی کە سنتەری شارە و لە زمانی کاک ئەحمەدی شێخەوە ڕەحمەتی خوای لێبێ چێشخانەیەکی خێری گەورەی تیا بووە. ئێمە ئەگەر لە غەیری مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕۆژانە خواردنی 1000 کەس ئامادە بکەین لەو چێشخانەیە بۆ فەقیر و هەژار و خەڵکی خاوەن پێداویستی تایبەت کە ڕۆکەنە چێشخانە خێرەکەی حاجی کاک ئەحمەدی شێخ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ بەربانگ کە سفرە و خواندا ئەخرێ ئەو ڕێژێ بەرزەبێتەوە بۆ نزیکی 4000 کەس ڕۆژانە خواردنی 4000 کەس بۆ بەربانگ دروست دەکرێت لە مزگەوتی گەورەی شاری سلێمانیە. ڕسمیەوە هەموو کەسایەتی کە لەم ژوورەیە هەریەکەیان بەکەم تا زۆر دەستیان هەبووە لە بنیادنانی سلێمانی و لە دروستبوونی جێپەنجەی خۆیان و گەورەکردن و جوانکردنی ئەم شارە. مامۆستا عومەر و گەورەترین کتێبخانەی هەبوو لە بەدەرکی سەرا لە سوید کەوتە بەحری گەڵاوە نەهاتەوە مرد داخەڵ کامیان زۆر سەرنج ڕاکێشە پیرەمێردێکی زۆر گرنگ بێ. هەموو بەندەکانی پیرەمێرد بۆ ئەمڕۆیە پیرەمەردێکێکە لەو کەسانیانی کە توانم بڵێم سلێمانی شانازی پێوەکە چکە هەموو نووسینەکانی هەموو شعرەکانی هەموو کەسێکی زۆر نەتەوەیی بوو. گەنج لە ژنان لە پیا و حەزیان لە جۆرێک لە گفتوگوی سیاسی و هونەری و کولتوری هەیە. ینی تۆی سە خۆت وەکو خانمێک چنینەکەی لە دەیان لای جیاوازەوە ینی ئەتوانی خۆت بدۆزیتەوە لەگەڵ وانش تێکڵی سیاسەتیش ئەبی ئەمە من بۆشی بکەیتەوە وەکو بەرکەوتێککە هەت بۆ لەگەڵ وەکو پێم وتی بوێری یەکەم هەناوە کە تۆ بتانی پشت بەخۆ بەستی و بەتوانەکانە بەستی و ئەو خێزانی کە تیا پەروەرداری زۆر گرنگە دایک و باوک خوشک و براهان دەرێبێ خاڵ و مام بگەڕێنەوە بۆ ئەوانی کەش ئافرەتی سلێمانی بە ئام کۆمەڵی ئافرەتی توانم بڵێم زۆر بە بوێر بوون بە ئێستاشەوە زۆر پشت بەخۆیانە بەستن و توانایەکی زۆریان هەیە هەم تەسیری ئەوەی کە ئێمە ڕۆشنبیری زۆرمانتیا بۆ شاعری زۆرمانتیا بۆ وێنە کێشی باشمانتیا بۆ پێڵم پایتەختی ڕۆشن بەڵێ هەمووی لەم شارا کۆ بە تۆ تەسیریشی هەیە لەسەر هەموومان منێکێکیان خۆم کە ئەو تەسیری کە لەسرم هەیە لە مەرحەلەی سەرەتاییەوە کە مامۆستایەکەم بەنای عەلی لەتیف شێوە کارێ بە ڕۆحی شاد بێ کە
کە لە یەکەم مەرحەلەی سەرەتایە ئەو دەسی کردم کەوتی تۆ لە داهاتوە بی بە هونەرمەندێکی دیاری وڵاتەکەت کە بە شانازیشەوە وا بوو. باش بە تۆزێک پێێنە ناو وردەکاری ژیان ڕۆژانەمانەوە خانمانی سلێمانی بەچی بە ناوبانگن زیاتر لە چ شتێکە با بڵێن بەهرەیان هەیە و ناوبانگیان دەرکردو. چێشت ژنان ئێمە سابونکەران نامەژنێک کفتە زۆر خواردنی کەمان هەیە برنج و شلەمان هەیە شفتەمان هەیە زۆر شتی کەمان هەیە کە ژن چێژی لێ ئەبینێ لێرە دایکایەتی بوون ئەوی لە ئافرەتەکانە بینیمە زۆر حەزیان بە دایکایەتیە یعنی بینی مامۆستایە بینی وەزیرە بینی دکتۆرەیە یەتەوە خێراڵێها ڕەنگە خۆشەوە قسە و بیست بێ گۆشتەکەشم لێ ناوە شلەکەشم لێ ناوتم بۆ ئیشەکە زۆری حەزە دایکایەتیە ئەمەژە ماڵداری دایکاتی هەموو یەگرێتەوە هەتا توانم بڵێم هاوسەرەکەشی پەروەردەکە ئەی گۆڕێ چێشتی هاتێ نێرێ بۆ ئیش ژن لە پەروەردەی ئێمە ئەبێتەوە بە دایک دیسانیانی جارێکە هەتا بۆ هاوسەرەکەی بێتەوە بە دایک و پەروەردەکە کۆمەڵێک وشەی زۆر جوان تایبێت بەخوانێ بێوەی بیت بە ساقە و بم بە ئەو شانە کامیانە زۆر پێ جوانە پێزگە لە بەساقەمەوە زۆر بەناوبانگەوە هەندێک وشەی تریشمان هەیە بێوەی بی بە ساقەم لە دەورێ گەڕێم بەنووری دڵێ بێ نۆشی گیانە بێ زۆر ڕاستەخۆن ڕاستە خۆیم لەو لای پێ نا هیچ چیمان بێکەین ئەو مشکلێمان شتێکی باش بێگومان باشە ئەمە کوردبوون بەمەوە ئەناسرێ بە تایبەتی بۆ ئەمڕۆ باسم کرد ئێمە گرنگە قسە بکەین چکە نەتەوەیکن خاوەن مێژوین خاوەن کولتورین ئەمەی تۆی بینی لە دەورەمە مێژووی توێ ئەمە مشتێکە لە خەرمان کوردەواری ئاڵێ زۆر بابەتی کەمان هەیە قسەی لەسەرکەین کە ئەمە زمانم بێ و ئەمە کولتورەکەم بێ و ئەمە وڵاتم بێ ئیتر بۆ سنوورێکم نەبێ ینی بۆ مافی خۆم یەکم وڵاتێک سنوورم هەبێ هیوادارم ژە ڕۆژان من تۆ دانیشینەوە لە وڵاتی کوردستانە قسە بکەین ئینشاءالله.